بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی باس و خواستان پێشکەش دەکەم. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە گرنگیدانی ئیسلام دەکەین بە چاندن و بە سەوزایی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە یەکێک لە هاوڵە بەڕێزەکانی دەفەرمێ و ڕووی تێدەکا و دەفەرمێ ئەگەر ڕۆژی قیامەت بەرپا بوو تۆش خەریکی چاندنی نەمامێک بووی ئەوە لە کاری خۆت بەردەوام بە و هیچ کاتێ سارد مەبەرەوە و نائومێد مەبە. هەروەها لە فەرمودەیەکی دیکەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک سەوزاییەک بچێنێ دارێ سەوز بکە یا سەوزە و میوەمەنیەک لە زەویەکدا بەرپا بکە و بیهێنێتە بەرهەم ئەگەر هەر مرۆڤێک لێی بخوا یا کەسێ لە سێبەرەکەیدا بحەوێتەوە یا بۆن و بەرامەی گوڵەکەی و جوانی وێنەکەی یان جوانی ئەو ڕەنگ و میوەیە چاوی بینەر و بیسەر یان ئەو کەسەی دەکا پێی بحەوێتەوە یا تەنانەت چۆلەکە و مێروژ لێی سوودمەند بن ئەوە هەمووی بە پاداشت و خێر و چاکە بۆ ئەم مرۆڤە دەژمێردرێت. تەنانەت لە فەرمایشت و ڕێنماییەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم کەوا غەزا و سریەکانی دەنات بۆ جەنگ و جیهاد هەمیشە ئامۆژگاری دەکردن کەوا داری بەردار مەبڕن و سێبەری دارەکان پیس مەکەن و کوێریان مەکەنەوە. کەواتە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگیەکی زۆری داوە بە قەزیەی چاندن و سەوزکردنی زەوی و ئاوەدانکردنەوەی زەوی. تەنانەت لە شەرعی ئیسلامیشدا هاتووە ئەگەر کەسێک زەویەکی وشکەڵات و زەویەکی بێبەرهەم ئاوەدان بکاتەوە سەوزی بکات ئەوە دەبێتە مڵکی ئەو کەسە. لەم بەرنامەیەدا کە هاوکاتە لەگەڵ وەرزی چاندن و سەوزبوونی زەوی هەروەها چاندنی دار و درەختەکان و ڕازاوەترکردنی ژینگەکەمان لە هەرێمی کوردستان بزانین ئیسلامی پیرۆز چ گرنگی و چ فەزڵێکی داوە بە مەسەلەی سەوزایی. ئایا مرۆڤەکان چۆن وا تێبگەێنرێن کە سەوزکردن یا چاندنی دار و درەختێک دروستکردنی سێبەرێک بۆ خەڵک لە ڕێی درەختێکەوە یا بۆن و بەرامەیەکی خۆشبەخشین میوەیەکی شیرین و خۆشبەخشین بە خەڵکی لە ڕێی درەختێکەوە و ماندووبوون لەو ڕێگەیدا تا چەند دەبێتە خێر و پاداشت و گەورەیی بۆ ئەو مرۆڤە و چۆن کوردستان و وڵات و نیشتیمانەکەمان هێندەی تر ڕازاوەتر و جوانتر دەکەین. مەسعود محەممەدی بیریاری گەورەی کورد لە یاداشتەکانیدا دەڵێ باوکم واتە مەلای گەورەی کۆیە لە گوندی چنارۆک داوایان لێ کرد کەوا بچێتە لای مەلیکی عێراق و بەشێک لە سەروەت و سامانی خۆی پێ ببەخشێ بیهێنێتەوە بۆ خزمەتی خۆی و حوجرە و فەقیەکانی. مەلای گەورەی کۆیەش فەرمووی وەڵڵا وبیلا وەتەڵڵاهی بە دار عەساکەی دەستم کاتێک جۆگە لە ئاوێک بۆ بنی دارێک یا هەنارێک ڕادەکێشم لام خۆشەویستە لە هەرچی سەروەت و سامانی مەلیک و مەلیکەکانی تری عێراقیە. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر فەرهاد گەردی مامۆستای زانکۆ و بانخوازی ئیسلامی باسی ئەم لایەن و تەوەرە گرنگەی ئیسلامی پیرۆزمان دەکەین. دکتۆر گیان سڵاوی خوای گەورەت لێبێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونیشت. سڵاوی خوای گەورەی لە بینەرانی بەڕێزی. بەڵێ دکتۆر گیان. سەلاوی خوای گەورە لە بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام زۆر سپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتە بەڵام دەمەوێت شتێکتان بۆ ڕاستکەمەوە من بانخوازی ئیسلامی نیم بانخواز نیمە. بەڵێ زۆر باشە دکتۆر پێم خۆشە بزانم چاندن و سەوزایی چ گرنگیەکی هەیە هەر عادەتەن بۆ ژیانی مرۆڤەکان کە بۆچی لەسەر ڕووی زەوی کۆمەڵێ شت هەن بۆ مرۆڤ گرنگن ئەوە لایەنی بۆ نمونە زیندەوەرەکان لەگەڵ لایەنی سەوزایی و سروشت و ژینگەیەکی پاک. پێم خۆشە باز لە لایەنی گرنگی چاندن و سەوزایی و بوونی درەخت و گیا و گوڵ و ئەم شتانە بکەین بۆ مرۆڤ. بەڵێ خۆی لە خۆیدا لە ئاینی خۆی لە خۆیدا لە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگێکی تایبەت بە چاندنی دانەوەڵە و چاندنی هەموو دارێک دراوە کەوا گرنگێکی تایبەتی هەیە لە ئیسلامدا بۆ پاراستنی ژینگە بۆ
خاوێنکردنەوەی ژینگە بە شێوازێکی تەندروست وەکو لە زۆر ئاەتەکانی خۆی گەورە کە ئاماژە لە قورآنی پیرۆز ئاماژەی پێکردووە و هەروەها لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە زۆر فەرمودان کە ئاماژەی پێکردیە گرنگیدان بە مەسلەی چاندن، مەسلەی داڕواندن، مەسلەی هەموو ئەو شانێکەوە دەبتە هۆی خۆشگوزارێنی بۆ بەشەر خی گەورە خەڵقی کردی و دروستیش کردی و ژێردەستەی مرۆڤی کردیە. تەماشاکەنی خی گەورە لە ئاەتێک لە سوورەتەکانی قورآنی پیرۆزدا ئەفەرمێ وترى الجبال تحسبها جامدة وهي تمر مر السحاب صنع الله الذي أتقن كل شيء إنه خبير بما تفعلون يعني فرمي الذي أحسن كل شيء خلقه. خی گەورە هەموو شتێکی هەموو بوونەوەرێکی بە شێواز هەموو دروستکراوێکی خۆی بە شێوازێکی ڕێک و پێن بە ئیتقانەوە بە حکمتەوە بە باشی دروستی کردیەوە هەمووش لەزەیە و هەروە خی گەورەش ئاگادارە بە هەموو ئەو کردوانی کە ئێوە دەیکەن. بۆیە ئەگەر تەماشاکەنی مەسلەی دارچاندن خی گەورە زۆر هانی داینێ لەسەر کاری چاکە چکە بەکاری چاکە و باشە حیسابە وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. بر والتقوى علماء ئاماژیان پێکردیا هەتا دارچاندن دەگریتەوە هەموو ئەو شانی دەگرێتەوە کەوا سوودی بەشەری بۆ هەیە وەکو لەو حەدیسەی کە ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای لەسەر بێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا فيأكل منه طير أو إنسان أو بهيمة إلا كان له به صدقة. هیچ مسلمانێک نییە دارێک بچوێنێتین یان هە زەڕاعەتێک بچێنی لە گەنم لە جۆ لە دانەوێڵا تەیرێک یان ئینسانێک یان ئاژەڵێک مەڕ و ماڵاتێک لێ بخوا ئللا خی گەورە خێر و سەدەقە و چاکەی بۆ ئەنووسیتن. و هەروەها لەو حەدیسەی کەوا ئەبوو دەردا ڕزای خوای لەسەر بێکەوە کابرایەکی بەتەمەن بووە دارگیزەکی لەدەست بووە ویستیتی بچوێنیتن ماین بچینیتن یەک پێی گوتیە ئەتەغریس هذه وأنت شيخ كبير أتغرس هذه وأنت شيخ كبير. ئایا ئەتو دەچینی ئەتو کەسێکی بەتەمەنی زۆر گەورەشی چ ئومێدەکە دوایە پاشان ئەسڵەن ئەتو پێڕاناگەی کە لە بەروبوومەکەی بخۆی یعنی چی ئیسفادێک لەو چانەی دەکی کە بە خۆت ئیسفادە لێ نەکەی وهي لا تثمر إلا في كذا وكذا عاما. ئەو داری کە ئەتو دەچینی بەخۆی ئەو کەسێک کەوا شارەزایە لە دارچاندن بە تایبەتی لە داری جیس کە تاخیر پێڕادەگاتن زەمانێکی دەوێتن دەبی شوێنەکەشی سار بیتن و چەند ساڵێکی دەوێت هەتا گەورە دەبیتن و جیزی بەرهەم دەینیتن کە پێی فەرمووە ئەوە ئەو جیزەی کە ئەتو دەچینی گچکەیە چەند سایتکە ئەتو ناگەی ئەو تەمەنی ممکنە وەفات بکەی ممکنە بمری نەمینەی چی ئیسفادە لێ دەکەی کە ئەتو دەچینی خۆ بەرناگری تا چ پاش چەند ساڵیت کە ئەتو ناتوانین لێ بخۆی. فەرموویتی ما علي أن يكون لي أجرها ويأكل منها غيري. ئەم چم لەسەر نییە کەوا ئەلمیم پاداشتەکەی لۆم بی و غیری منیش لێ بخوا یعنی شەر نییە بەخۆم لێ بخۆم بەڵام پاداشتەکەی وەرەگرمەوە دیارە خۆی لە خۆیدا دارچاندن لە ئیسلامدا وەکو خێرەکە وەکو پاداشتەکە وەکو سەدەقەیەکە کەوا ئینسان چاوەڕێ بکە لەلایەن خوای گەورەوەکەوە بۆی بێتن. بەڵێ زۆر باش مامۆستاکەواتە دەتوانین بڵین چاندن و هەروها ئەگەر تەماشای بکەین بەڵێ مامۆستاکەواتە دەتوانین بڵین چاندن و سەوزکردن و ئاوەدانکردنەوەی زەویش جۆرێکە لە جۆرەکانی عیبادەت و لەسەر ئەو کار و کردەوە ماندووبوونە مرۆڤ تووشی پاداشت و وەکڵێ ڕێزی خوای دەبێت. ئەکیدا یعنی ئینسانی مسلمان ئینەمە الأعمال بالنیات هەر کردەوەیەکی دەکاتن هەر چاکەیەکی دەکاتن کەوامنیەتەکەی مەبەستی پێ ڕەزامەندی خوای گەورەبی مەبەستی پێوە بیکەوە ئیسفادە بە کۆمەڵک بینیتون خەڵکانی کەوا ئیسفادە لێ بکەن ئەکیدە خوای گەورە خێر و سەدەقەی لێ دەنووسیتن وەکو مەسەلەن دارچاندنیش ڕێبازگرتنە بەرە لۆکاری چاکە وەکو ئەو حەدیثێک کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من سن سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها إلى يوم القيامة. هەر کەسێک کەوا ڕێگایەکی باش بگرتە بەر پاداش دەگاتێ و ئەو کەسێک کەوا لەسەر ئەو ڕێگا و شوێنی ویش دەڕۆن ئەویش بە هەمان شێوە پاداش دەگاتێ من غیری ئەن ينقص من أجورهم شيء بەبێ هیچ شتێکیان لێکەم بکاتن. بۆیە دینی ئیسلام زۆر گرنگیدایە بە دارچاندن وەکو ئەو ئاەتەی کە خوای گەورە ئاماژە پێ دەکات دەفەرمێ هو الذي أنشأ جنات معروشات وغير معروشات والنخل والزرع مختلفا أكله والزيتون والرمان متشابها وغير متشابه كلوا من ثمره إذا أثمر وآتوا حقه يوم حصاده. أو خواهي كوا بو إيمي دروستي كرديو هناتي كايوا باغ باغات ببري بتصري هي زور بتصرينيا هروها دار خرما زراعات گەنموجۆ نیسێک ئەو دانەوێڵانەی کەوا دەبنە قود لە ڕۆژانەی مرۆڤی هەروە ئەو شانێکەوە یعنی مختلفاً ئۆکولوه خواردنەکانیان جیازە گەنم نۆک نیسێک
ماش ئەوانە هەموو لێک جیازن و هەروەها وە زەیتون و ڕمانە مەسەلەی داری زەیتون مەسەلەی داری هەنار متشابه وغير متشابه كل من ثمره إذا أثمر ئەگەر کاتی کە بەروبوومەکەیدا بەروبوومەکەی بخۆن و ئات و حەقەوە یەومە حەصادیه بەڵام ئەوش لە فکر مەکەن کە ئەگەر گەیشتە ئەندازەی ئەوەی کە زەکاتی ماری خوای گەورە لێ بدەن لەو دانەوەی کە خوای گەورە داینایە هەم ئیسفادەی بە خۆتان لێ دەکەن کە بە خۆتان دەخۆن و هەروەها بدەنە فەقیرانیش کەوا ئیسفادە لێ بکەن. بەڵێ زۆر باش مامۆستا لە چ ڕوانگەیەکەوەیە کە ئیسلامی پیرۆز ئەم هەموو گرنگیەی داوە و وەکۆڵێ پاداشت و خێر و سەوابیشی بۆ ئەنجامدەران و بۆ ئەو کەسانە داناوەکەوە دەست دەکەن بە چاندن و ئاوەدانکردنەوەی زەوی. بەڵێ بەخۆی دینی ئیسلام گرنگیێکی تایبەتیدایە بە چاندن چکە چەند هۆکارێکی هەیە چەند بوارێکی هەیە بۆ ئەوەی کەوا ئینسان هەمتانی وەکو ئابووریش بەکاری بینیتن و هەروەها وەکو ژینگەش وەکو بیئا وەکو ژینگە لە پیسبوون دەپارێزرێت بە دارچاندن. لێ یعنی لە دینی ئیسلامدا گرنگیەکی زۆر زۆر تایبەتی پێدرایە هەتا ئەگە تەمەشای منەزەماتی ئیقلیمی لە بۆ پاراستنی بیئەی بەحری لە بۆ پاراستنی هەوا لە بۆ پاراستنی گوژوگیا هەموو قانونی تایبەت خۆیان هەیە. ئەگەر تەمەشاکەنی لە عێراقا لە ساڵی 1990 کەوا قانونێک دەرچوو لەسەر نابی بە هیچ شێوەیەکی ژینگە بیئە پیس بکرێتن بەڵکو هاندانە بۆ چاندن و هەروە لە ئیقلیمی کوردستانیش بە هەمان شێوە ئەو بڕیارە بەرجەسەکرا بوو دانرا بوو. بڵێ زۆر باشە مامۆستا سوود و بەرهەمەکانی چاندن کاتێککە ئیسلامی پیرۆز ئەم هەموو گرنگیەی داوە بە چاندن و سەوزکردنی زەوی چه سوود و بەرهەمێکی بۆ خودی مرۆڤەکان هەیە کە ئیسلام ئەم هەموو گرنگیەی پێداوە؟ بەڵێ بەخۆی هەموو چاندنێک بە تایبەتی ئەو زەراعەت و ئەو دارانەی کەوا چ بە بەروبووم بن چ بە بێبەروبوومیش بن ئیسفادەی تایبەت خۆی هەیە لە ڕوانگەی طبیەوە لە ڕوانگەی شەریعەت ئیسلامشدا بۆیە زۆر ئاماژەی پێکراوە. یعنی هەر مسلمانێک دارێک بچینی یان هەر مسلمانێک دانەوێڵەیەک بچینیتن کە بەخۆی لی بخواتن یان حیوانێک یان مەڕوومەڵاتێک لی بخواتن ئیلا سەدەقە و خێری دەگاتێ ئەوە خۆی لە خۆیدا هاندانە لۆ چاندن لە ئەوی ئیسفادەی هەم وەکو قوت هەبیتن وەکو خۆ پێگەیاندن وەکو ئیستثمارات هەبیتن و هەروە ئیسفادەی ئەوەش هەیە کەوا ژینگەی پاک و خاوێن و تەندروست لۆ بەرهەم دێنیتن ئەتو هەوایەکی ساف و نەقی هەردەمژی لە ئەوی کەوا تەندروستیەکی باش هەبیتن. بەڵێ و هەروەها لە چاندنی هەموو بەڵێ بەڵێ مامۆستا بەردەوام بە. بەڵێ و هەروەها لە چاندنی هەموو دارێک درەختێک یان هەر زەراعەتێک کە ئینسان دەیچوێنیتن یعنی دەبتە هۆی پیسنەبوونی ژینگە دەبتە هۆی پیسنەبوونی ژینگە دەبتە هۆی پیسنەبوونی ئەو خواردنەی کەەوە ئەمە لۆمە دێ چکە وەکو زانایان کە باسییان کردیا مەسەلەی ژینگە یعنی حدودی نییە مەسەلەی ئاو حدودی نییە مەسەلەی پیسبوونی هەوا حدودی نییە لە هەر وڵاتێکی مەسەنن لە جنوب لە تورکیا لە وڵاتانی چاو دەورەمان کە ئەگەر ژینگەیان پیس بوو وەکو هەوا وەکو تەسیراتیش لەسەر ئێمە دەبیتن و هەروە وەکو زانایانی بیئەش کە ئاماژیان پێکردیا زانایانی ژینگە کە ئاماژیان پێکردیا باشترین شت لۆ پاکبوونەوەی هەوا پیسی ئەو چاندنی دار و درەختە. زۆر باش مامۆستا کەواتە توانین بڵێن و هەروەها لە ئیسلامدا زۆر ئەو کەسانەی بەڵێ مامۆستا کەواتە توانین بڵێن ئیسلامی پیرۆز لە ڕوانگەی هەستکردن و بەرپرسیارەتی بەرامبەر بە ژینگە و ئاو هەوا و خواردنێکی باش و گونجاو بۆ مرۆڤەکان گرنگێکی زۆریشی داوە بە مەسەلەی چاندن و سەوزکردن. ئەکیدا هەم لە ڕوانگەی تەندروستیەکە هەم لە بۆ بەکارهێنانی بە ئیسفادیان بۆ خۆیانیش بەکاری بێنین کە ئیسفادە لێ بکەن زۆر گرنگی پێداوە خوای گەورەش ئەگەمە تەماشای دەخەکانی قورئانی پیرۆزیان حەدیسەکانی پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم هەر شتێک کە کراوە لە بۆ بەرژەوەندی مرۆڤە لە بۆ تەندروستی مرۆڤە بۆیە ئەو کەسانی کەوا دەچن دارێک دەبڕنەوە یان دەچن کاری خراپ دەکەن گژوجیای دەبڕنەوە لە ئیسلامدا بە فەساد ناوی هاتیە وەکو ئەو ئاەتی کە خوای گەورە فەرمێ وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل والله لا يحب الفساد. ئەخنەسی کوڕی شەریق یەک بووە لە سەردەمی پێغەمبەری صلی الله علیه وسلم کابرایەکی منافق و خراپ بووە هاتە خزمەت خۆشەویستی قسێ یعنی کابرایەکی قسەزانیش بووە
قسەی زۆر بە تەلاقەت و قسەی زۆر مهم و گەورە کردیە پێغمبەر بە قسەکانی سەرسام بووە بەڵام کەڕۆیە لە پاش ئەوەی کە لەکەن لە خزمەت پێغمبەری صلی الله عليه وسلم هەستاوە چووە کاری خراپی کردیە وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها إفساد بك لسعردي إفسادك بس ذكري ويهلك الحرث والنسل يعني هم دانە لەو زراعەت و درەختی دەبرتەوە و دەیستاند و ئاگری تێبەردا هەم خەرچیشی دەکوشت وەکو حیواناتیش بکوژیتن لێ بەو حەدیثێکەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من قطع سدرة يعني هەر کەسێک دارێکی ببرتەوە صواب الله رأسه في النار خوای گەورە دەیخستە ناو ئاگری جەهەنەمێ هەر کەسێک دارێکی بە بێهۆ ببرتەوە خوای گەورە دەیباتە ناو ئاگری جەهەنەمێ دار بڕینەوە بە بێهۆ دەبتە هۆی تەلەوثبوونی ژینگە پیسکردنی ژینگە بۆیە ئەگەر تەماشا بکەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە وما أرسلناك إلا رحمة للعالمين پێغەمبەری ڕەحمەت بووە پێغەمبەری بەبەزایی بووە لە بۆ هەموو جاندارێک و لە بۆ هەموو ئینسانیەت و لە بۆ هەموو جانەوەرێک کە خوای گەورە خەڵقی کردیە هەتا ئاماژەی یعنی ئامۆژگاری سەحابەکانی خۆی کردیە ڕزایان خوان لەسەر بیتن کە دەچن بۆ جەنگ بە هیچ شێوەیەکی ناوی داران ببڕنەوە ناوی زەراعەتی بستێنن چکاوە یعنی ملکی گشتیە مەسەلەی دارچاندن مەسەلەی دار بڕینەوە ئەوە تو زەرە لە بەرژەوەندی گشتی دەدەی چکە هەوا و یعنی وەناکەی هەوای پاک دروست بێتن و ئینسانێک یعنی ئینسانەکان بتوانێت هەوای باش هەرمژن بەڵێ زۆر باشە کەواتە مامۆستا ئیسلامی پیرۆز چۆن لۆمۆی ئەو کەسانە دەکات کە هەمیشە تێکدەرن هەمیشە لە پێناو بەرژەوەندی خۆیاندا ئەو سەوزایی و ژینگە جوانەی کە هەیە دەیبڕنەوە یان بۆ منە ئاگری تێبەرەدەن زۆر جار لە هەرێمی کوردستانە بەهۆی کەسانی نابەرپرسەوە فرێدانی جگەرەکەی لە جامی سیارەکەیەوە یان هەر بۆ خۆشی و چێژی خۆی مێرگێکی زۆر وەکۆڵێ ڕوبەرێکی زۆر لە پوش و پاڵاژ دەسووتێنێ و درەختەکان دەسووتێنن لەگەڵ ئەوەشدا کە بە ملیۆنەها جۆر لە زیندەوەر لە باڵندەکان لە مار و مێرو و کۆمەڵشتی دیکە دەبنە قوربانی حەزێکی شێتانەی ئەم جۆرە مرۆڤە بەڵێ خۆی لە ئیسلامدا ئەو کەسانی کەوا دار دەبڕنەوە ئەو کەسانی کەوا هەر بەستاندنی پاوان باغی گشتی یان هەر هۆکارێکیان ئەو کەسانی کەوا جغارە فرێدن کەم تەرخەمن هەر زەرەرێک هەر زیندەوەرزانێک کەوا زەرێر بکە خوای گەورە ڕۆژەی قیامەتێ محاسبەیان دەکەوت تاوان باریشن بێ لەو حەدیثێکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم تازە ئاماژەمان پێکرد من قطع سدرة معنی هەر کەسێک دارێک ببرتەوە صوابه الله رأسه في النار خوای گەورە دەیخستە ناو ئاگری جەهەنەمێ بۆیە بەتایبەتی لە کاتی ئێستاکەدا کە ئێمە ئێستا ڕوو لە بەهار و نەورۆز دەکەین کەوا ڕوو لە سەیرانگاکان دەکەین زۆر گرینگە زۆر مهمە ئەو کەسانی کەوا دەستنە سەفەر یعنی سەفەر شەشی جائزە وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک مار و منداری خۆ بباتە سەفەر بۆ ئەوەی کە دڵخۆش بن تاوانیش تێدا نەکەن ئللا هەتا دەچن و دەگەڕێنەوە مەلائیکەتی ڕەحمەت دوعایان لێ دەکەن بەڵام ئەو کەسانێک کەوا مار و منداری خۆ دەمەنە دەرێ لەو کاری خراپیان مەبەستیان پێ خراپە لەژێر غەزەبی خوای گەورەدانە ئەوجا بۆیە زۆر گرنگە ئەو کەسانی کەوا لەم بەهارە جوانە سروشتی کوردستان کەم بەو جوانی ڕێکوپێکەیە کە دەستنە دەرێ بە هیچ شێوەیەکی یعنی کارێک نەکەن کەوا ببتە هۆی بێزارکردنی کەسانی مقابل کەسانی بەرامبەریان چکەوە مولکی گشتیە مولکی عامە یعنی بۆ تووە سبەیت بۆ کوڕەکەتە دوو سبەی بۆ نەوەکەتە بۆ برایەکانتە بۆ ئامۆزایەکانتە بۆ هەموو ئەو کەسانەیە بۆیە دەبی سەقافە و وعیەکی وها دروست بکەن حەز بە مەسئولیت بکەن بە هیچ شێوەیەکی داران نەبڕنەوە کە دەستنە سەیرانگاکان بە هیچ شێوەیەکی پیس نەکەن بە تایبەتی ئەو خواردانێک کە دەخۆن لێوێندەر فڕێمەدەن لە بنداران فڕێمەدەن چکە ئەتوو ئەو ڕۆکەت گەڕایەوە بۆ بەیانەکەی کەسێکی برای تو خزمێکی تو ئامۆزایەکی تو دەستە لێوێندەر هاو نیشتیمانیەکی تو دەستە لێوێندەر دادەنیشن بۆیە ئەگەر ئەمە تەماشاکەینێ ئیبن عەباس ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول اتقوا الملاعن ثلاثة دەیفەرموو جێم لە پێغەمبەری بوو صلی الله عليه وسلم کە دەفەرموو خۆ بپارێزن لەو سێشتانەی کەوا دەبنە هۆی لەعنەت لێکردن لەعنەت عولەمایەکان دەفەرمون و بە مەعنا دوورکەوتنەوە لە بەزەی خوای گەورە یعنی خوای گەورە بەزەیت پێدا نایە هەتا عولەمایەکان دەفەرمون لە هیچ حالەتێک دروست نییە ئەتوو لەعنەت بکەی هەتا لە کافری معەیەنیش دروست نییە لەعنەتی بکەی برێ لەعنەت لە فرانە کەسی بداتن بەعام قەیناکە بەڵام لەو حالەتانە دروستە یعنی وەکو چکە بە خۆت وەلێ کردێ خەڵک لەعنەت لێ بکاتن قیل ما الملاعن الثلاثة يا رسول الله ئەو سێ هۆکاران چنەکەوە ئەو سێ شوێنە چنەکەوە دەبتە هۆکاری ئەوەی کەوە ئینسان لەعنەتی لێک دی بکاتن پێغەمبەر
نێوەیە دەچێت دەو بەحرەچی دەچێت دەو ڕووبارێکی کەوا شوێنی ئیسرحات و شوێنی ئیسرحاتە شوێنی هاونیشتمانیانە کەوا بێن لێوێن دابنیشت و سەیران و خۆشگوزاریانی خۆیان بە شێوەیەکی ڕێک و پێک دەرببڕن ئەتوو دەچی پیسی دەکەی ئەو سێبەرەیە ئەو جەیان ئەو دارەی کەوا سێبەری هەیە خەڵک دەچی لە گەرمایە لە لێوەندەر ئیسرحات دەکاتن کە ببینی تشتی پیسی لێ فرەدرایە پاژماوەی خواردن یان هەر شێشی پێشی لێ فرەدرابی لعنەت لێ دەکات دەبتە هۆی ئەوەی بەر نەفرەتی خوای گەورە دەکەویتن ئەوجە بۆیە بە هیچ شێوەیەکی دروست نییە لە بنداران لە ناو ڕووباران لە ناو بەحری کە خەڵک جێگای سەیرانگایە کە دەستنێ یعنی بە هیچ شێوەیەکی شەرعەن حرامە دروست نییە ئینسان پیسایی لێ بەجێ بێنێتن و یان تشتێکی وە لێ بەجێ ببتە هۆی ئەوەی کەوا خەڵک بێزی لەو شوێنە و لەو مەکانەی ببتەوە چونکە ئەوانە دەبنە هۆکارێک لۆ ئەوەی کەوا ئەو خەڵکی کە دەستێن دەر لعنەت لێ بکە لە ڕەحمەتی خوای گەورە دوورەکەویەوە ئەتوو چووی ئیسراحەت بە بەدەنی خۆت بدەی جەوێکی خۆش فەڕەهەم بکەی لۆ خۆت و لۆ عائیلەکەت نابی ببیە هۆی ئەوەی ئازاردانی کەسانی مقابل ئەو کەسانی کەوا لە پاشەتو دێن حرامە بە شەرعەن نەهی لێکرایە بەر لعنەتی خوای دەکەویتن بەڵێ زۆر باش مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو فەرمودەی کە لە پێشەکەدا ئاماژەمان پێکرد دەفەرمێ هەر موسڵمانێک سەوزاییەک بچێنێ یاددارێک سەوز بکە یان هەر شتێک لەو جۆرە میوە و سەوزەمەنیە ئەگەر باڵندە لێی بخوا یان بۆونە مێژ هەنگ و کۆمەڵێ زیندەوەری تر لی بحەسێنەوە یا مرۆڤێک بە بۆن و بەرامەکەی ئاسوودە دەبێ یا لە سێبەر یا دانیشەیە لە بەرهەمەکەی بخوا ئەمانە هەمووی بۆی بە پاداشت و خێر و چاکە دەنووسرێ چۆن ئێمە لەم فەرمودەی پێغەمبەری خوا تێبگەین صلی الله علیه و سلم کە تەواوی ئەو شتانەی کە ئێمە زۆر جار بە زیان ئەیزانین بۆ باخ و باخاتەکانمان لە گیانداران لە باڵندەکان لە بۆمنە چوونە ناوەی مرۆڤەکان کە لە چاوی ئێمەدا جۆرێکن لە شتێکی خراپ بەرامبەر بە ئێمە بەڵام لە هەمان کادا پاداشتێکی قیامەتیشیان لەسرە. بەڵێ لە حەدیثەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە ئاماژەمان پێکرایەنە هەندێک حەدیث شتکەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم عن أنس أن النبي صلى الله عليه وسلم قال إن قامت الساعة وفي يد أحدكم فصيلة دفرمي أجر روش لروش آواي هلات كنشاني روج كامته يجلي أول كدار خرماك تن لكنا يان دارك تن لكنا دتانوي بتسنين فإن استطاع لا تقوم حتى يغرسها فليغرس أجر دتوانن ك يعني بمجالي أو دد ما بي كبتوني بتسينا لبر أوي دبته هوكاري صدقة دبته هوكاري أوي كوا حيواناتك مرمالاتك یان باڵندەیەک یان کەسانێک دێن لەبەر سێبەری دەحەسێنەوە دەبتە سەدەقەی جاریە هەرچەند خەڵک بستە ئەو شوێنانە ئیسراحات بکە هەوای پاکە بمژیتن جەوێکی تەندروستی ئەتوو لۆ دروست دەکەی لۆ کۆمەلگا کە هەوای لێوەندەر هەر دەکاتن پیسای ئەو دارە دەجێرتەوە هەوای پاکت مقابل هەوای سافت دەداتێ دەبتە هۆی کەوا کۆمەلگایەکی تەندروستی و کۆمەلگایەک بی کەوا بتوانی خۆی پێ بەڕێوکە بە شێوازێکی تەندروست ئەوە هەمووی دەبتە سەدەقەی چاکە بۆیە بلەو حەدیثێک کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا فيأكل منه طير أو إنسان أو بهيمة إلا كان له به صدقة لفقه أو حديثي لمعنى أو حديثي لتيجيشني أو حديثي خوي لخوندا هاندانە بۆ ئەوەی کەوا هەموو کەسێک لە ڕوان یعنی لایەن خۆیەوە هەست بە مەسئولیت بکە هەست بەوەی بکە کەوا ژینگەیەکی تەندروست بەرجەسە بکاتن ئەوجە بە چاندنی چدار بیتن بە چاندنی چ زەراعەت بیتن لۆ ئەوەی هەم بەخۆ ئیسفادە لێ بکە هەم حیواناتێکی ئیسفادەی لێ بکاتن بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە ئاماژەی پێکرایە هەر کەسێک عاردێکی مردوو یعنی مەبەستی لەوەیە کە عاردەکەی بێخاوەن بیتن عاردەکە ئیکەس نەبیتن ئەتوو بچی زندی بکەی و ئیعماری بکەی ئیحیای بکەی داری لێ بچینیتن ئەوە ئەتوو مافی ئەولەویەتت زیاترە و هەروە خێر و چاکەش دەنووسرێ بۆ ئەوەی ئەوە تو ژینگەیەکی تەندروست دروست دەکەی بەڵام ئەو کەسانێکەوە هەردەستن بەدار بڕینەوە یان بەدارستاندن کەوا زەرەر بەو حیواناتانش دەگەینیتن ئەو حیواناتانش کەوا هەموو چێشکەیە هەر باڵندەیەکە کەوا زەرەر لێ دەکاتن خوای گەورە ڕۆژی قیامەتێ سوئالی لێ دەکە و محاسەبەت لەگەر دەکاتن بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من اصطاد عصفورا لغير مأكلة أتي به يوم القيامة وله دوي كدوي النحل يقول رب سله لما قتلني هر کەسێک بەناحەق بەبێهۆ شوێنی باڵندەیەک یان باڵندەیەک لەناو بباتن مەسەن کابرات کە دەستی دار دەبرتەوە چەند هێلانەی باڵندەی لەسەر ئەتوو ئەو هێڵانانەت هەموو تێکدایە ئەو شوێنی ئەو باڵندانەی حەوانەوەی ئەو شوێنانە تێکدایە دەبتە هۆی ئەوەی مردنی بێچووکەکانیان ئەگە بێچووکان نەتانی بفڕن دەفەرمێتن
هەر کەسێک بچی بەو شێوەی ئەو کارانە بکاتن ڕۆژەی قیامەتێ ئەو باڵندەیە دێتن سەوتێکی وچی سەوتی مێشنجینی وایە کو هەنگ مێشنجوین کو سەوتێکی هەیە بەو شێوەی گزەگزێکی هەیە دەفەرمی یا ڕەبی سوئای لێ بکەن لەسەر چ ئەمنی کوشت چ هۆکارێکە بوو کە ئەمن بکوژێ چ تاوانم هەبوو کە ئەمن بکوژیتن هەموو ڕۆژێک قیامەتێ محاسبەی لەگەرەکرێتن و بە تاوانی حیسابە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بە هیچ شێوەیەک دروست نییە حتا وەکو ئاماژەمان پێکرد لە حالەتی جەنگاش دروست نییە هیچ دارێک ببرێتەوە. بەڵێ زۆر باش مامۆستا لە ڕوانگەی ئەم فەرموودە و ڕێنمایی و فەزڵ و بایەخەی ئیسلامی پیرۆزەوە با بچینە سەر ئەوەی کە ئێمە ئێستا لە وەرزێکدان پێی دەگوترێ وەرزی بەهار و پاشان سەوزکردن و چاندن چۆن ئێمە لەم وەرزەدا لە ڕوانگەی فەرموودە و ئاەتە پیرۆزەکانی قورئانی پیرۆزەوە چۆن هەستین بە سەوزکردن و ئاوەدانکردنەوە و چاندنی دار و درەختەکان هەر کەسەمان بە پێی توانای خۆی. بەڵێ خۆی زۆر گرنگە ئینسان هەست بە مەسئولیت بکاتن بۆ ئەوەی کەوا بتوانین کۆمەلگایەکی تەندروست و ڕێک و پێک دروست بکاتن ئەویش بە دروستکردنی ژینگەیەکی پاکە ئەو ژینگە پاکەش بە چ دەکرێتن ئەکید ژینگەی پاک دروستکردن و هینانەکاوی ژینگەیەکی پاک بە زۆر سەوزاییکردنە بۆیە ئینسان دەبی حەز بەو مەسئولیەتەی بکاتن محاولە بکاتن کە ئێستا فەسلی دارچاندنەیە فەسلی ڕواندنی نەمامە هەر کەسە لەلایەن خۆوە حەز بستی دەست بەو کارەی بکاتن و لە ئەوەی کەوا پاداشتن لەلایەن خوای گەورەوە پێ بڕێ چکە عولەمایەکان دەفەرمێتن مقابلی ئەوەی کەوا کابرا ئەگەر بەچی دار بپڕتەوە تاوانی بگاتێ بە هەمان شێوە ئەگەر بچیتن بچوێنیتن یعنی ئەگەر بچینیتن لە ئەوەی کەوا بڕوێنیتن ئەکید خێر و چاکەی بۆ ئەنووسرێتن بۆیە لەم کاتەدا یعنی داوا دەکەین هەموو مسلمانەکان هەموو ئەو کەسانی کەوا خۆ بەخاوەنی ئەو نیشتمان دەزان چکە ئەو نیشتمان هەر ئیمەنیە ئی هەمومانە ئینەوەکانمانە ئینەوەی داهاتوومانە بۆیە هەست بە مەسئولیت بکەن کەوا بە شێوەیەکی ڕێک و پێک جوان بکەن سروشتی کوردستان بەرەو جوانتر بکەن چکە بۆ جوانکردنی سروشتی کوردستان هەر ئەمە دەتوانین ئیستیغلالی بکەین بەکاری بینین وەکو ئیستیسمارکردن وەکو وەبەرهێنان یعنی کە سروشتێکی جوانی ڕێک و پێکت دروست کرد ئەتوو دەتوانی گەشتیانە پێڕاکێشی کە گەشتیار پێهاتن ئیسفادەی بۆ تو دەبی ئیسفادەی بۆنەوەکان دەبیتن هیچ فەنادیقەکان مەتاعیمەکان بێ ئیش دانانیشن دەبنە ساحیب ئیش بژانەوەیەک لە ژیانی خەڵک دروست دەکاتن ئەو بژانەوەیش دەبتە هۆی ئەوەی یعنی هۆیەکەی چ بوو سەرەتاکەی بە چاندنی نەمام و دار و درەخت بوو کەوا بووە هۆی ئەوەی کەوا وڵاتەکەمان پێ ئاوادان بکەینەوە وڵاتەکەمان بەرەو پێشبەن لە ئاستی ئابووریدا. زۆر باش مامۆستا زۆر جار خەڵک دەڵێ من باخ و وەکو لە شوێنێکی گشتیم یام دەرودەشتێکم نییە تا بتوانم بەشدار بم لەم گەورەی و پاداشتەی چاندنی دار و درەخت بەڵام هەر کەسێک ناتوانێت لە بەردەرگاکەی خۆی یا تەنان لە حەوشەکەی خۆیدا یان تەنان ئەگە شوێنی ئەوەشی نەبێ ناتوانێت لە نێو ئینجانەیەکدا لە نێو دەفرێکدا لەسەر دیواری حەوشەکەی بتوانێت هیچ نەبێت ڕەونەقێ بە ماڵەکەی بدا سەوزیەک یام گوڵێک یام هەر دار و درەختێکە خۆی دەوێت بیچێنێ. بەڵێ بەخۆی زۆر گرنگە مەوسیم یعنی زۆر زار منەزەماتەکان پێ هەرێستن بە چواندنی نەمام دەتانی هاوکاریان بی فی سەبیلیللا یعنی خێری دەگاتێ بۆی بە سەدەقە حسێبە بۆی بە چاکە و حەسەنات حسێبە هەر پێی نەکرا با لە حەدیقەکەی خۆی ئەگەر حەدیقەکەی نییە خانیەکەی بچووکە لە پێش دەرکەی خۆی کەوا نەبتە هۆی ڕێتەسەکردنەوە نەبتە هۆی ئەوەی کەوا زەرەر بە طریقەکە بگەینیتن هەر ئەوەش پێ نەکرا بە مەرکانە بینیتن لە سەماڵی خۆی دانێ لەسەر دیواری حەوشەی خۆی دانێ لە بەرپەنجەرەی دانێتن هەم تەمەشاکردنی نەفسیەنیش وەکو لە سایکۆلۆژیاتیش باز دەکا یعنی سەوزایی تەمەشاکردنی دار و درەخت تەمەشاکردنی دەبتە هۆی ئارامبوونی نەفس دەبتە هۆی ئەوەی کەوا چاو دائیمەن لە گەشەکردن و لە تەندروستی باش دابیتن بۆ ئەوەی کەوا بەرەو زەعیفبوون نەبی بۆیە دکتۆرەکان زۆر ئاماژە دەکەن ئەو کەسانەی کەوا یعنی چاویان زعیفە بسنە سروش تەبعاً تەماشای سروش بکەن کابراش ئەگەر لە ماری خۆ مەسەلەن شوێنی نیە لۆچاندن لە کۆرانەکەی تەسکە ناتوانی زەرەر بە کۆرانەکەی دەگە کۆرانەکەی تەسک دەکاتەوە چکەوە شەرعەن دروست نییە ئەتوو زەرەر بە کۆران بگەنی با لە ماڵەکەی خۆی مەرکانە دابنێتن گوڵی بچینیتن هەم هەوایەکەی ماڵی خۆی ساف دەکاتن و هەم نەفسیەنیش پێ مرتاحە بیتن. بەڵێ مامۆستا چاندن سەوزکردن زیادکردنی ڕوبەری سەوزایی لە هەر وڵاتێکدا تا چەند دەبێتە زامنی کەمبوونەوەی ئەو ئاڵۆزی کە لە گردووندا دروست بووە یا ئەو پیسبوونە ژینگەیەی کە
بۆ منە چۆتە نێو گردونەوە چۆتە نێو فەزای ئاسمانەوە ئایا بە سەوزکردن و زیادبوونی ڕووبەری سەوزایی ئێمە دەتوانین هیچ نەبێ بەشێ لەو ژینگەی کە هەمانە پاکی کەینەوە و هەوایەکی پاکتر بە خۆمان و بەستیەکانمان ببەخشین؟ ئەکید بەڵێ ئەگەر ئەمە تەماشای دەستوری وڵاتانی جیهان بکەین هەموو وڵاتانی جیهان کم وڵات نەبیتن ئەغلبی لە دەستوری پرۆژە یاسای دەستوری خۆیان وەکو چەسپاندیتیان کەوا ئینسان دەبی گرنگی بە ژینگە و بە پاک و خاوێنی وڵاتەکەی خۆی بداتن. مثلا لە ساڵی 1970 لە ڕژنووسی پرۆژەی یەکەم جار لە بڕگەی دووەم لە مادەی 64 لە دەستوری عراقی ئاماژە بە ژینگە پارێزی کراوەکەوە ئینسان دەبیتن محافەزە لەسەر خاک و نیشتیمان و هەروەها لە سەدەوڵەتیش واجبە، یعنی لە سەدەوڵەت واجب دەکاتن وەکو دەستور کەوا احتفاز بە ژینگە بەداتن لە ئەوی کەوا هاوڵاتی تەندروست بن و هەروەها لەسەر هەموو تاکێکی کۆمەڵگەش واجب دەکاتن کەوا احتیمام و گرنگی بە ژینگە بداتن لۆ ئەوەی کەوا هەوایەکی پاچی ساف دروست بیتن ئینسان لە تەندروستێکی باشدا بژیتن. هەروەها لە هەرێمی کوردستانیش کە لە مادەی 57 لە بەرگەی 3 ئاماژەی پێکراوە. گرنگی نەدان بە دارچاندن دەبتە هۆی یعنی گرنگی نەدان بە ژینگە پارێزی و گرنگی نەدان بە ڕێکی خستنی دار و درەخت سەوزایی لۆ ئەوەی کەوا ئینسان بە ژیانێکی تەندروستدا بەڕێوەباتن پێچەوانەکەی ئەگەر ئەتو ئیحتیمام بەو شانە دەی دەبتە هۆی پیسبوونی بینگە. عولەمایەکان یان زانایەکان ئەگەر تەماشاکەنی پیسبوونی ژینگە لۆ چەند حالەتێک دەبنەوە، یعنی ئەو شانی کەوا لە سەر دەورەی ئیمەیە کە ئیمە ئیسفادەیان لێ دەکەین چنە یان ئاوە یان ئەو خواردنەیە کە دەخۆین یان هەوایە، یعنی هەم هەوایەکەمان ئەگەر دار و درەختی بچوێنین و کەوا هەوایەکی پاکی سافمان لۆ دروست دەبیتن و ژینگەیشتە دروست دەبیتن و هەروها ئاوەکانیشمان یعنی نابی پێز بکرێت دەبی ئاوەکانیشمان پاک بکرێتەوە و هەروە ئەو مەوادە غیزائیەی هەتا زانایان ڕحمەتی خوایان لەبێ ئەو شانێکەوە دەبتە موبیتی حەشەرات کە حەشەرات لەناو دەباتن ئەوانیش دەبی بە ئەندازە و لە حالەتی پێویستە بەکار بێتن ئەگەر دروستنی بەکار بێتن لەبەر ئەوەی دەبتە هۆی پیسبوونی ژینگە دەبتە هۆی پیسبوونی ئەو خاکەی کەوا ئەو درەختەی لێ بەرهەم دەینیتن بەرووبوومەکەش تووشی تەلەوث و پیسبوون دەبیتن هەروەها دەبتە هۆی ئەوەی تەلەوثی بەسەری چاوی ئینسان زۆر جاروەیە لە ژینگەیەکی ناتەندروست لە ژینگەیەکی تۆزاوی و غوباری تەئسیر لە چاوی دەکاتن لە خلالی ئەو هەڵگری ئەو غوبارانێکەوە ڤایرۆساتی تشتی خراپیان لەکەرە دەستە ناو چاوەکان تووشی ناخۆشی دەبن و هەروەها تووشی نەخۆشی دەبت و هەروەها دەبتە هۆی ئەوەی پۆکانەوەی چاوەکان و هەروەها دەبتە هۆی ئەوەی کەوا تەندروستی و لەشێکی ساغی تەندروست نەبیتن. زۆر باش مامۆستا ئەرکی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان تا ئێستا باسمان لە هەوڵە تاکە کەسیەکان کرد هەر کەسە لە ئاستی خۆیەوە ئەرکی دەوڵەت و حکومەت لایەنە پەیوەندیدارەکان دەستگاکان و بۆمنە شارەوانی و فەرمانگەکانی دیکە چیە لەوەی کە هەستن بەم لایەنە گرنگە و کۆمەڵگە و وڵات و شار ئاوەدان بکەنەوە و سەوز بکەن بە دار و درەختەکان. بەڵێ بەخۆی حکوومەت وەکو مەسئولی یەکەم لە هەموو تاکێکی کۆمەڵگا واجبە فەراهەمی جەوێکی تەندروست جەوێکی ئەمن جەوێکی هادی ڕێکوپێک جەوێکی تەندروست لە هەموو تاکێکی کۆمەڵگا دروست بکاتن بۆیە ئەگەر ئەمە ئاماژە یعنی وەکو ئاماژەشمان پێکرد لە مادەی 57 لە بەرگەی 3 دەستوری هەرێمی کوردستاندا ئاماژە پێکراوە لەسەر حکوومەت واجبە لەسەر حکوومەت واجبە هەستیتن بە مەنعکردنی ئەو کەسانی کە دار و بار دەبرتەوە بە هەمان شێوە هەستیتن بەچاندنی داڵ بە بەچاندنی دار و درەخت و گوژ و گیا لۆ ئەوەی کەوا ژینگەیەکی تەندروست لۆ هەموو هەوڵاتیانی خۆی بەرجەستە بکاتن بە دەرەجەیەک لەسەر حکوومەت واجبە بە هەستان بە ئەنجامدانی ئەم کارە پیرۆزانە و هەروەها دەبی کۆمەڵگەش هەموو تاکەیەکی کۆمەڵگا هەست بە مەسئولیت بکاتن یعنی جاروەیە حکوومەت یعنی چ تاوانی هەیە فەردێک دەچی دارێک دەبڕتەوە دارێک دەستێنیتن یعنی بەبێ ئاگاداری حکوومەت یان دوور لە شوێنانێکەوە داوم دەستگای حکوومەتی لێیە یعنی ئەو خۆی لە خۆیدا تاوانباریە هەموو تاکێکی کۆمەلگاش دەبی حەز بە مەسئولیت بکاتن لە گەشەکردن و چاندنی دار و درەخت و بەرەو پێشبردننی سەوزایی لە هەرێمی کوردستان بۆ بەرجەستەکردنی هەوا
بەڵێ مامۆستاییان. ئەگەر تەماشاکەنی خوای گەورە هەموو ئەو ئەرزەی هەوای عارد و ئاسمانی هەموو خوایەکەوە ئەو عاردەی لۆنگۆ ژێردەستە کردێ بەکەیف خۆتان دەیچێنن زراعەتی لێ دەکەن بە هەمان شێوە ئیسفادە لە بەروبوومەکەی دەکەن. بەڵام شێکی زۆر گرنگ لە مەسلەی چاندن لە ئینسان کە لە فەسلی بەهارە کەوا دەستە دەرێ ئەو سەوزایەی دەبینیتن عولەمایەکان کە ئاماژە بە شێکیان کردیە دەستەڵات و گەورەی خودای گەورەیان لۆ زیاتر بەردیار دەکەویتن کەوا زیندی دەکاتەوە تشتی لە نەبوونی زیندی دەکاتەوە. كمثل غيث أعجب الكفار نباته ثم يهيج فتراه مصفرا ثم يكون حطاما. بەڵێ مامۆستاییان پێم خۆشە بزانین ئێمە تا چەند لە هەرێمی کوردستاندا بە ڕادەی گرنگی و بایەخی سەوزکردن تێگەشتوین. دەبینین لە هەرێمی کوردستانە ساڵانە گرنگیەکی زۆر بە وەرزی چاندنە درێ، بەڵام وەکۆڵێتدار و درەختەکانمان ناگەنە وەرزێکی دیاریکراو، یام هیچ نەوێ ساڵیان بەسەردا نایەتەوە، یام دەبنە خۆراکی لەگەڵ ڕێزمە ئەو مەڕووماڵاتانی کە بەرەڵای سەر جادەکانن یا خەڵکانێکی نابەرپرسیار دەیانشکێنەوە، یام لە بێئاوی و لێ نەپرسینەوەدا سەرنجامیان هەبوو شکبوون و تیاچوونە و لە هەمان کاتدا پارەیەکی زۆریشیان پێدراوە تا لە وڵاتێکەوە هێنراونە هەرێمی کوردستان. بۆچی ئێمە لە هەرێمی کوردستان ڕادەی گرنگی و بایەخ و پێگەی سەوزایی و نەمامەکانمان تا ئێستا بۆ ڕوون نەبووەتەوە؟ بەڵێ بەخۆی لەسەر هەیئەی بیئەی هەرێمی کوردستان کە پێشتری وەزارەتی ژینگە بوو ئێستا بوویتە هەیئەوە تێبگەم، بەڵێ هەیئەیە ئەوان دەبی ڕۆشنبیری تاک یعنی دەبی ئیهتیمامێکی تایبەت بدەن و هەروەها تاچ کۆمەلگا ڕۆشنبیر بکەن لەسەر چاندنی دار و درەختە. هەروەها کۆمەلگەش دەبی حەز بە مەسئولیت بکاتن لە ئاست چاندنە و هەروەها کۆمەلگەش دەبی هەموو تاکێکی کۆمەلگا دەبی حەز بە بەرپرسیارەتی بکاتن. ئەم دار و درەختە هەر ملکی تایبەتی تو نییە، ملکی هەمومانە. یعنی کەسێک جارویە باغێکی هەیە ڕزێکی هەیە لە بۆ چەند بەرژۆندێکی کەم دەچیتن لە ناوی دەباتن تێکەداتن وەڵەو ملکی خۆیتی، بەڵام دەبی حەز بەو مەسئولیەتی بکاتن کەوا لە ناوبردنی هەوایەکی سافە، لە ناوبردنی هەوایەکی سافە دەبیتن ئاگاداری ئەو بوارە بیتن و هەروەها حکومەتیش خەڵکان ئاگادار بکاتەوە بە هیچ شێوەیەکی دار نەببردرێ، بە هیچ شێوەیەکی کەسانێک هەر نەسن بە ئەنجامدانی کارێکەوە بتە هۆی پیسبوونی ژینگە. بەڵێ مامۆستا ئەرکی میدیا و مامۆستایانی ئاینی مزگەوتەکان چییە لەوەی کە خەڵک هۆشیار بکەنەوە لەم ئەرک و بەرپرسیارەتیە نەتەوەیی و نیشتیمانی و ئەخلاقی و مرۆڤایەتیە؟ بە حکمیەوەی مامۆستایانی ئاینی کەوا پێگەیەکی تایبەتی کۆمەڵایەتیان هەیە و هەفتەی ڕۆژێک وتاریان هەیە بە هەزارها خەڵک جێ لە وتار و ئامۆژگارەکانیان ڕدەگرن. ئەکیدیش مامۆستایانیش بەرپرسن، مامۆستایانیش دەبێ خەڵک وشار بکەنەوە بە گرنگیدان بە ژینگە، بە گرنگیدان بە چاندنی نەمام بۆ ئەوی کەوا ژینگەیەکی تەندروست پەیڕۆ بکرێتن. هەر کەسێکیش بەگوێی مامۆستای بکە ئەکید بە خێر و سەدەقە و چاکەش لە مامۆستایانیەکەش دەگەڕێتەوە. بۆیە ئەگەر کەسانێکەوە هەستن بە گرنگی نەدان بەو بوارانە وەکو ئەو ئاەتێکەوە خوای گەورە ئاماژەی پێکردێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ليذيقهم بعد الذي عملوا لعلهم يرجعون. فساد يعني کاری خراپە، کاری تێکدەری لە بەر و لە بەحر بەوەی کەوا ئینسان بەدەستی خۆ ئەنجامی دەدە بەرپا بوو. بە چ بەرپا دەبیتن؟ بە حەز نەکردن بە مەسئولیەت، بە گرنگی نەدان، بە ئیهمالی، بە واعی نەبوون، بە تێنێگەیشتن لە گرنگی بابەتەکە، جاروێ دەستی دەبڕتەوە، جاروێ دەستی دەستێنیتن. بۆیە مامۆستایانی ئاینی پێگەیەکی کۆمەڵایەتی تایبەتیان هەیە و خەڵکانێکی زۆریش بەگوێی مامۆستایانی ئاینی دەکەن. بۆیە مامۆستایانی ئاینیش کەم تەرخەم نەبووینە و کەم تەرخەمیش نابن ئەکیدم لە هوشارکردنەوەی خەڵک بە گرنگیدان بەبێ ئەو بە پاراستنی
ئەو دار و درختەی وەرنەشێواندنی ئەو سروشتە جوانەی کە خوای گەورە بەمەیدایە. زۆر باشە. مامۆستاگیان پێم خۆشە گوێبیستی کۆتا قسەت بم لەسەر گرنگی چاندن و سەوزکردن و ئاودانکردنەوەی زەوی، شتێک من نەمپرسی بێ و پێویست بکات جەنابێت ئاماژەی پێ بکەین. بەڵێ، بەخۆی گرنگیدان بە چاندن ئامۆژگاری هەموو هاوڵاتیەکی خۆمان دەکەین کەوا زۆر گرنگیەکی تایبەت بە چاندنی نەمام درەخت بە چاندنی داناوێڵە بدەن، هەم ئیسیفادەی خۆمانی هەیە وەکو بەکاردێنین وەکو قوتی ڕۆژانەمان و هەم هەروە ژینگەیەکی تەندروست و باش دوور لە نەخۆشیمان لۆ بەرجەسە دەکاتن و هەروەها دەبتە بژانەوەی ئابووریش لەو سەوزایی کە بەرپار بێتن لە هەر وڵاتێکی کە سەوزایی بەرپار بێتن گەشتیاری زیاترە بیتن بۆیە ئیسیفادەکەی بۆ هەموو تاکێکی کۆمەلگا دەگەڕێتەوە و هەروەها ئەوکەی لە هەمووی گرنگترە ئەو کەسانێکەوە ئەو کاران دەکەن خێر و چاکە و سەدەقەیان دەدرێتە لەلایەن خوای گەورەوە وەکو ئەو حەدیثێکە 2000 کێش ئاماژەمان پێکردیا ما من مسلم يغرس غرسا أو يزرع زرعا فيأكل منه طير أو إنسان أو بهيمة إلا كان له به صدقة. صدقەی بۆ حیسابە هەرچەند ئەو دارە بمینێتەوە لەسەر کوڕای ئەرزی، هەرچەند ئەو دارە خەڵک ئیسیفادە لێ بکە، خەڵک لە بەسێبەرەکەی بەحەسێتەوە ئیلا خوای گەورە ئەو سەدەقە جاریە لۆ بەردەوام دەکاتن و لە هەم دەبتە هۆی ئەوەی کەوا خوای گەورە پێگە و پای لەناو کۆمەلگابدا ڕۆژێک کامەتێشدا بەرز بکاتەوە. زۆر زۆر سپاس بە بەڕێز دکتۆر فەرهاد گەردی مامۆستای زانکۆ کە ئەمڕۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی بەرنامەی باس و خواز بوویت. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سوپاسی فرەش بۆ ئێوەی عزیز تا بەیگەیشتنەوەکی تر بەخوای گەورە مێرەبانتان سپێرم خواتان لەگەم.